لە دوو دایک و دوو باوکی بە خێوکەر و ڕاستەقینەی تەنها پەیکەرێکی دروستکراوی بۆ ماوەتەوە. تۆفیقی کارەبا باوکی ڕاستی ئالانە. دوای 28 ساڵ تەمەن ئەو کات دەزانێت تەواوی ئەندامانی خێزانەکەی کە 7 کەس بوونە بەرکی میابارانەکەی ساڵی 1970 کەوتون و لە ژیاندا نەماون. بۆ ئەوەی پەیکەرەکە هاوشێوەی تەواوی ئەندامانی خێزانی لەدەست دەدا نۆژەنی دەکاتەوە. دوای گەڕانەوەم بۆ هەڵەبجە دوایەوەی کە فەحسەکان دەرچوو هاتمەوە بۆ شارەکەی خۆم تەنیا یادگاری گوای بۆ من ماوەم پێکەرە بوو کە دوایەوە کە زانیم باوکم بەڕێوەبەری دارەی کارەبا بوو لە هەڵەبجە. خەڵکیش زۆر باوکمیان خۆشەویست و یانە باوکیشم زۆر بەدەم خەڵکەوە بوو. لەو ڕۆژی شەو کە من هاتمەوە یان ئەسپاسی خەڵکی هەڵەبجاکەم چۆن منیان وەک کەس و کار خۆیان سیر کرد. ئەم پێکەرە لە ساڵ 1992 دروستیان کرد وەکو یادگارێک بۆ باوکم. ئالان لە ئێران ناوی بارزانە. هیچ بیرەوەرێکی لەگەڵ دایک و باوکە ڕاستیەکەی نییە، چونکە کاتێک هەڵەبجەیەکی میاباران کراوە تەمەنی تەنها 10 مانگ بووە، بەڵام بیرەوەری زۆری لەگەڵ دایک و باوکە بە خێوکەرەکەی هەیە تا ئەو کاتەی لە سنەکۆچی دوای دەکەن و جارێکی تر بێ دایک و باوک دەبێتەوە. ئالان کە تاکە ڕزگاربووی خانەوادەکەیەتی دڵی نایەت نە هەڵەبجە بەجێ بێڵێت نە پەیکەرەکەی باوکی، چونکە ئەو خۆی باسی دەکا و بۆیان گێڕاوەتەوە باوکی هێندە خۆشویستووە بۆ چرکەیەکیش بەجێ نێشتووە تا و کاتەی شەید بووە. بەر لە 2012 من دایک ئێرانیەکەم کارم بەناو دایکی دم لەژم بێ دایکم وفاتی کرد و باوکیشم نەخۆش کەوت و بەر لەوەی کە بمرێت هەنە دۆسیێشتە لە بەردەستی بووتی پێم وتی تۆ کوڕی ئێمە نیت و چون دکتۆر جوابی کرد بوو تقریبا 3 مانگ 4 مانگ دوای ئەوەی کە و دۆسیێشتێشەدا بەدەست خۆمەوە وفاتی کرد. دوای باوکم تەنیا شتێک کە بە من وتی تۆ لەو دیوە هاتکی، یان ئێمە لە سنە منیان گەورە کرد، وتیان تۆ لەو دیوە هاتکیت و منیشان نەمەزانی کە چۆنیە و ئەبێ چی بکەم چی نەکەم تا کاتێککە هاتمەوە بۆ ئەم دیوە هاتم لەم دیوە بۆ بەحسی هینەکان پێشات، یانێ باسی فەحسی DNA و هەنێ بەڵگە و ئەوانەی کە مەسەڵەن ئەو کەس کە لەوای شاهد بووگن لەو کاتە منیان بەخێو کردگە و گەورەمیان کردگە. ئەمانە پێشات و من مەدارک و بەڵگە و هەرچێکم کە بوو لە خۆما هاوردم و لێرە لە سلێمانی و لێرە منیا هەنار بۆ هەولێر دوارە هاتمە بۆ سلێمانی و تا 2016 کە جواب آخر فەحسەکە هاتەو من بووم بە ئالان کوڕی تۆفیقی کارەبا. هەر بستێک خاکی هەڵەبجە چەندان چیرۆکی تراژیدی لە بیر نەکراوی لە خۆ گرتووە. هەر کە مانگی سێبێت ئیدی ڕووداوەکانی 88 سەدەی ڕابردوو دانیشتوانی ناوچەکە پەلکێش دەکات بۆ ناو خەمێکی قوڵ. ئومێت ئێمە لە کێرە هەڵەبجە بووین لە ناو هینا ژەرخانە بووینەوە بۆ 2 هەفتە نانمان نەخوازە هیچ هەموو برادەر و خوشک و برا هەمووی لە ناو پیکابێ سیارە بووین کە هێنا و غازی ڕشت پیامانە ئیتر سیارە بردینی غازی تر هەمووی لە ناو مرد. ئێمە شەوە تا بەیانی من ئەم هاوڕێم لە ناو پیکابە لە ناو مەیتانە هەر هاوارمان بوو.
تا نەڵێیت ئومێدی ژیانەوە کەس نایناسێت. کاتێک بە خەبەر دێتەوە و جوڵە دەکەوێتە لە شێوە کفن کراوە و ئامادەکراوە بۆ ناشتن. ئومێد چیرۆکێکی لەبیر نەکراوی لەگەڵ ئەم ئۆتۆمبیلەدا هەیە. پێش کیمیابارانی هەڵەبجە لەگەڵ تەواوی ئەندامانی خێزانەکەی دەیەوێت هەڵەبجە بەجێ بێڵێت، بەڵام مەرگ یەخە بە ئەندامانی خێزانەکەی دەگرێ و خۆشی ڕزگاری دەبێت. هەر کات لە مۆنێمنتەکە بێت دەچێتە لای ئۆتۆمبیلەکە و یەک بەیەکی یادگاریە تاڵەکانی بیر دێتەوە کە چۆن ئەو ژمارە زۆرەی هاوشار و ئەندامانی خێزانەکەی لە پێش چاوی و لەناو ئۆتۆمبیلەکە گیانێن لەدەستداوە. کە بەهۆش هاتمەوە لە ناو نەخۆشخانەکان لە دەوری من دکتۆرەکان کۆبوونەوە بەتە باش چاوم نەیەبینی و بە من یانوت بە زمانی کوردی تۆ دووبارە شانسی ژیانت هەبوو، تۆ کفن کرابووی لەگەڵ کۆمەڵێ شەید برایتە گۆڕستانی یەکێک لە گۆڕستانەکانی ئێران و ئەوانەی کە لەوێ گۆڕ هەڵکەنرابوون یەکێک بۆ شەیدەکان بە خاکیان بسپێرن. لەو کاتەیە تۆ جموجۆڵێکت کردووە جوڵاویتەوە پێمان زانیوە و ئیتر کفنەکەیان لایە بوو وێنەی منیان گرت. ئومێد هێشتا دیمەنی ئەو چرکە ساتەی لە مێژدا ماوە کە چۆن شۆفێرەکە پێش هەموو ئەو کەسانی ناو ئۆتۆمبیلەکە شەید بووە. ئەو بەنیگەرانیەوە باس لەوە دەکا کە دەبێ ئۆتۆمبیلەکە پارێزگاری باشتری لێ بکرێ تا هەر کەس بینی کارە ساتەکە لەبیر نەکا. دوایەوە کە شۆفێرەکە وتی من توانای شۆفێریم نەماوە، دیار بوو تاسیراتی کیمیاوەکە لەسەر چاوی بوو و ئۆتۆمبیلەکەی ڕاگرت و دەرگای ئۆتۆمبیلەکەی کردەوە و هاتە خوارەوە و قاچێکی گەشتە سەر زەوی و دواتر کە هاتە خوارەوە لە ئۆتۆمبیلەکە کەوت و هەندێک کەف و ئەوانە لە دەمی هاتە دەرەوە تۆزە جموجۆڵی کرد و دواتر بە ڕاکشاوی بە بێدەنگی مایەوە لەسەر زەوی. منش کەمێک تەمەشام کرد و ترسێکم لێ نیشت و تەمەشای ناو ئۆتۆمبیلەکەم کرد کە ئەوانەشی کە سەرکەوتو بوون هەندێکیان هاواریان دەکرد، هەندێکیان دەپاڕانەوە، هەندێکیان دوایان دەکرد، منداڵ دەگریا. هەفتانە چەند جارێک سەردانی گڵکۆی منداڵ و خێزانەکەی دەکات. لە کاتی مەرگەساتی کیمیابارانی هەڵەبجە تەواوی منداڵ و خێزانەکەی کە ژمارەیان 6 کەس دەبێ شەهید دەبن. دوای ئەوەی هاوسەرگیری دەکاتەوە منداڵی دەبێ ناوی منداڵەکانی بە ناوی منداڵە شەید بۆکانی دەنێتەوە. تافگە و تەلار لەسەر گڵکۆی خوشکە شەید بۆکانیانن کە هەمان ناوی ئەوانیان بووە. ناهێڵن باوکیان بە تەنیا سەردانی گۆڕستان بکە، چونکە دەزانن برینەکانی هێندە قوڵن، گەر بە تەنیاش بێت ئەوە زیاتر ئازاری پێدەگات. ئەم قەبرە دوو خوشکی منی تایە، تافگە و تەلار. ناوی
باوکەم ناوی ئەوانی خستوێتەوە سەر ناوی ئێمە من تافگەم و تەلاریش ئەوە هەستێکی لەلایەک و زۆر خۆشە کە باوکمە و خۆشەویستی ئەوانی یاوەتەوە بە ئێمە لاکیشەوە بۆ ئێمە هەر کات کە شانزەی سێت و باوکمانە بینین هەر لە خۆیەوە هەستێکەکەی کە نوقسانیەک هەیە لە باوکدا هەوڵی هەموو مناڵێک بەشی خۆی ئازاری هەیە بۆ دایک و باوکی بەس هەموو کاتێکی ژمناڵەکان حەزەکەنە و ئازارە لە دایک و باوکیانە کەم بکەنەوە هەموو کات ئێمە من تافگە تەلار دلێر کۆچەر هەموو کات هەوڵمانیاوە ئەو ئازاری باوکمان نێڵێ ڕوخساری مام حەیدەر گەواهیدەری ئەو ڕاستیەن کە خەمێکی قوڵ لە ناخیدایە بەوتەی خۆی هەر کات تەماشای کچ و کوڕەکانی دەکا یەکسەر دیمەنی منداڵە شەید بۆکانی دێتە پێش چاو ئەو ماندووە بە گێڕانەوەی ئەو ڕۆژەی کە تەواوی خێزانەکەی لێدەستداوە بەڵام هەر بەردەوام بۆ منداڵەکانی ئێستا کارە ساتەکە دەگێڕێتەوە کە قەسپەکە دەستی پێ کرد ئەمەش ناچار بووین ئیتر لە ترسی ڕووخاندن و تەحمل نەکردنی بیناکان بەو ڕاجیمە و تۆپ و ساروخانە شارمان بەجێڵا بەرەو گوندەکەی خۆمان گوندی عەنەب مناڵەکان بەڕێ کرد لە سەرجادەکەەوە بەرەو عەنەب و منیش خۆم مام و بە دیاری ماڵەکەەوە ئەشیان بۆ بەرم خێزانم حامیلە بوو وەنی ئێمە دووسێ ڕۆژی مابوو 4-5 ڕۆژی مابوو مناڵی بێت ئەو کاتە وەکۆی سەعید میشتەتەوە نەبوو سۆنە ڕۆژە دەبێت داقیق بزانین چۆنە و چی نیێوانە بەڵام بەهەرحاڵ بە پێی ڕۆژگار و تاریخ و مێژوەکەی ئەوەی نەمابوو مناڵی هەبێت بە بەبازی ئەشیاوشتیان بۆ بەرین تارە قەسپێ کرد و قەسم بەردەوام بوو ئیتر پاش و پێشکەوتین و ئەوان بەڕێکەوتن بەرەو عەنەب ئێمە جێمای لاڵەبجا لەگەڵ یەک دوو برادری خۆما دوایی کە ڕۆشتین ئیتر تاریکی کرد بۆ ئێوارەکەی جەنازە ئاچی گەڕای کەسمان نەبینی نەمازانی لە کوێن و چیان بەسەراتەوە شەو بوو قەسب بوو تاریک بوو ناخۆش بوو ناڕەحەت بووانە شەو هەرو شەوی بەرەو تاوێرە و هاوار بەڕێکەوتین بۆ بەیانەکەی زۆر گەڕێن لەو سنوورە نەمان دۆزینەوە دوایی کە گەڕایەوە بۆ دیەکەی خۆمان بە سوتفە یەکێک لە مناڵەکانم دۆزیوە ترتم تامین بوو ئەوانش بەو ناوان وەڵا هەمویانمان لە دوو شوێنە دۆزیوە لە 3 شوێنە لەگەڵ کۆمەڵێ خەڵکی گوندەکەمان شەید بوو بوون لەوێ لە دێکاو دوای ساڵانێکی زۆر دەگەڕێتەوە بۆ هەمان ئەو ژێرزەمینەی کە زیاتر لە 6 کەسی تێدا شەید بووە تا کە ڕزگار بووی نێو ژێرزەمینەکەیە خاوەنی ماڵەکە پێش کیمیا بارانەکە پێی دەڵێ تۆ لێرە بڕۆ ئێرە قەرەباڵغا چونکە بۆ منداڵە تەمە نۆمانگەکەت باش نییە و ڕەنگە بە بۆن بکەوێ ئیدی ئەویش بەجێ دێڵێت داسیما بیرێتی کە چۆن لە نێو ژێرزەمینە 3/4 جێگای تێدا نەبووە و هەموو چۆن ترساون لە بۆمبارانکردنی نێو هەڵەبجە ئێمە تر لە سعات 4 لە ژێر تۆپ و تایارا بووین هەچکە ئەهاتە ئەم مەرجەی خۆی ئەشاردۆ وەملی یەکە ئەکەوتین وەپاڵی یەکە ئەکەوتین ئیتر نیوەیەکی دەرچوو نیوەیەکی دەرنەچوو بۆ خۆی 70-80 کەس ئالیا چەپامل کەوت لە ماڵی حاجی محەمەوە ماڵی حاجی محەمەوە ئیتر وەڵی منی کوڕەکە بووە سەبەبم نهاتمە ژێرخانەکەی تمە دەرچوو 35 کەسی نزیکی شەیدی کیمیابارانەکەی هەڵەبجەن ئەو ژێرزەمینەی کە داسیما تێیدا ڕزگاری بووە لە نێو ماڵی خوشکی ئەو بووە کە ئەوان لەگەڵ براو کە سوکارەکەی شەید بوونە مامتەها و داسیما بە گێڕانەوەی ئەو ڕۆژە
یەک دنیا یادگاری تاڵیان بەبیر دێتەوە. وڵا هاتین لە حەوشەکە دوانان ئابا بوو چی بودابوونان بەملیانە لە پاڵێکا و ئیتر برازاکەم لێرا کەوت بوو ئەمە اینجا هاتینە ژوورە لێ برایەک و دراوسەیەکمان و کچێکی ئالویانم لە هۆڵەکە کەوت بوون پێشەوەی بڕێتە دەرگای زەمینەکە بە خوار و سەری ژێر زەمینەکەیش دوو دەراوسێمان ئەمەیەکیان کوڕی باجی پیرۆزی پێڵێن کوڕی مامنووری لەگەڵ حاجی عەبدوڵڵا حەمە دەسەر سەری ژێر زەمینەکەوە تر قادر مەکان نەمانتوانێ بڕۆینە جەنازەکان مەجالی نەدا بڕۆینە خوار. زۆرینەی خێزانەکان گەر ئازیزانیشان لێ شەهید نەبوو بێت ئەوە کاریگەری چەکی کیمیاویان لەسەر ماوە. مامکەریم و دایە زۆهرا چاوەکانیان ڕووی لە کەسبوون کردووە و دەیان نەخۆشی ڕووی لێکردوون. مامکەریم جگە لە ڕۆژی کیمیابارانەکەی هەڵەبجە زۆرینەی ڕووداوەکانی دیکەی ژیانی بیر نەماوە، بۆیە بەردەوام باسی کارەساتەکە بۆ کەسانی دەوروبەری دەکا. والله ئەو وەختە کە سوکارم ئێتر لەم ڕێگا کە کیمیایی لێیان ئەم چەمەیە کەس کەسی نەیەبینی ئەم کە کەسی نەیەبینی ئیتر عاقیبەت بە پێخاوسی خەڵک بەرەو چەندی جەڵم ئەحمەداوە ئاوا ئێتر ئەم مەملەکەتە شۆن بێ ئاوا کردی بە تاریکەشەوە هەر کوێر بوون یەکێ مناڵەکان ئاچکامە بچکۆلە بوون هەر بە ڕاکێشتن ڕای مناڵەکان منیش بە ڕاکێشان چاوم هەر نەمە بینی. کوڕەکەی هێناوەتە ناو مۆنومێنتی هەڵەبجە تا دیمەنەکانی کیمیابارانی شارەکەی بە ڤیدۆ تۆمار بکە. مزەفەر مەبەستێتی بینەری کوڕی زیاتر دیمەنە تراژیدیەکان لە سۆشیال میدیاوە پیشانی جیهان بدە تاکە ڕزگاربووی خانەوادەکەیەتی. کاتێک کارەساتەکە ڕوودەدات تەمەنی 10 ساڵان دەبێ و ڕۆژێک پێشووتر دایک و باوکی دەینێرنە سلێمانی. کە من بە حکمیەوەی کە من بەس خۆم ماومەمانە ئەم مناڵانە پرسیاریانێ مناڵش خۆتە زانێک لە سەرتاوە حەز بە پرسیارەکە حەز لەوەی کاکە پرسیاری زۆرەکرێت کە پرسیارم لێەکەن باوکە تۆ چۆن دەرچووی چۆن خۆت بەجەماوی مەسەرەن چۆن ڕات کردووە ناکرێت جوابیان نەدەیتەوە. لەو کاتەیە منیش ئەڵێم وەڵای ئەوە حاڵ و گوزەرای من وا بوو و وەختی خۆیمە ماڵمان لەو شاریا بوون لێەوە ژیاوین و چەندین ساڵ مەسەرەن تۆباران و دوای ئەوەی تۆباران دەستی پێ کرد ئەو مانگە بوو بە مانگی مەسەرەن مەرگە سات. مانگی سێ بەلای مزەفەر ناخۆشترین مانگی ساڵە. بە گوتەی خۆی لە مانگی سێ شار بەجێ دێڵێت و نایەوێت کەس باسی کارەساتەکەی بۆ بکە. هەموو شەیدانمان هەر یەکخەمانەیە بەس تاقانەکان جیاترە جیاوازترە. جیاوازەکە ئەوەیە من کەسەکانم لە دەست داوە نەدایکت هەبێ نە باوکت هەبێ نە برات هەبێ نە خوشکت هەبێ یعنی کەسی نزیکت و ئەمانن بە حکمی ئەوەی کە ئێمەش ئەم مەرگە ساتە و ئەم قەزیە لە ئێمە ڕوویاوە ئێمە بەدەستی خۆمان نەبوو ئێمەش حەزمانە کرد دایک و باوکمان مایە ئێمەش حەزمانە کەسێکمان مایە. ئێستا من ئاوات بەوە خوازم کە برایەکم بواە یعنی کە تۆ نەخۆشەکەویت کەسی نزیکت برایە یا دایکە یا باوکە یا خوشکە کەسێکت نییە. بە پێی ئامارێکی وەزارەتی کاروباری شەیدان و ئەنفالکراوانی حکوومەت یاریێمی کوردستان
972 کەس لە هەرێمی کوردستان بەرکەوتەی چەکی کیمیاوین 467یان خەڵکی هەڵەبجەن. لەو ژمارەیە 114 لە بەرکەوتوان لە ماوەی ڕابردوودا شەید بوونە. لە بەشێکی دیکەی ئامارەکەەوە خراوەتە ڕوو 76 خێزانی هەڵەبجە داوای 119 منداڵی ون بوویان دەکەن. هەشتون بوو تا ئێستا دۆزراونەتەوە و بە کەسوکاریان شاد بوونەتەوە. 5 کەس داوایان لە حکوومەت کردووە سەمپڵیان لێوەربگیرێت و دەڵێن گومان دەکەین خەڵکی هەڵەبجە بین. لە کاتی کیمیابارانی هەڵەبجە زیاد لە 5,000 کەس شەید بوونە. لە 167 شەیدەکان تەمەنیان لە خوار 18 ساڵەوە بووە. بەرکەوتوانی چەکی کیمیاوی دۆخیان لە چی ئاستەکایە؟ بەداخەوە بەهۆی ئەو بارودۆخی کە ڕووی لە هەرێمی کوردستان کرد هەم قەیرانی دارایی و هەم ئەو ڤایرۆسەی کرد لە ڕووی جیهان کرد و هەرێمی کوردستانیشی گرتەوە ئەو میکانیزمەی کە پێشتر هەبوو بۆ بەڕێکردنی بریندارەکان بەداخەوە ڕاگیرە و توانم بڵم بۆ زیاتر لە 4 ساڵە بەرکەوتوانی کیمیاباران بە پێی پێویست یا بە پێی ئەوەی کە دکتۆرەکان داوا ئەکەن بە تایبەتیوانەی کە چاندنی گلێنی چاویان بۆ ئەکرێن ڕەوانە بکرێن ڕەوانە نەکراون. بۆیە ئێستا لە بارودۆخێکی زۆر مەترسیداردان بەداخەوە بەرکەوتوانی کیمیاباران بە جارێک و بە دووجار و بە 5 جار چاک نابنەوە. ئەبێ ئەو کەسەی کە بەرکەوتەی گازی کیمیایە بە تایبەتی گازی خەردەل دەبێت هەتا ئەو ڕۆژەی ئەمرێ لەژێر چاودێری دکتۆر دابێت. سەبارەت بەو نەخۆشخانەی کە دروست کرا تا چەند سوودی لێ بینراوە و بەرکەوتوانی چەکی کیمیاوی لەوێ چارەسەر وەرەگرن. بەداخەوە ئەو نەخۆشخانەیە کە ئەوەی جێگەی تمۆحی ئێمە بوو ئەوەی کە داخوازی ئێمەی قوربانی بوو وا دەرنەچوو. بەسەرەتا ئەو کۆمپانیایی کە جێبەجەکاری پرۆژەکان بوون دوو کۆمپانیا بوون بەداخەوە منافەسەی بینی کۆمپانیەکان و سەرقاڵبوونیان بەوەی کە چۆن سوود لەو پرۆژەیە وەربگرن بۆ هۆکارەوەی کە پرۆژەکە ماوەیەکی زۆری خایان تەواو نەبوو و ئێستش دەڵێت کە ئەو نەخۆشخانەیە دکتۆری تایە و جوانکاری تیاکرێت و نەشتەرگەری تیاکرێت هێشتا بە فەرمی لەلایەن کۆمپانیاکەەوە تەسلیم نەکراوە. کەواتە بۆ نەخۆشی تر سوودی لێ بینراوە بەڵێ ئێستا ئەتوانم بڵێم خەڵکێک لەوێ نەشتەرگەریەکات هەموو نەشتەرگەریەکان بە جوانکاریشەوە. بەڵام بۆ بریندارانی کیمیاباران هەتاوە کۆمڕۆ یەک بەرکەوتەی کیمیاباران لەو نەخۆشخانەیە شەوی بە ڕۆژ نەگەیاندووە. کاتێک بەرکەوتەی کیمیاباران ئیحالەیەکرێت بۆ تەواوی بە تەنیژ نەخۆشخانەکەەوە ئیحالەیەکرێت بۆ سلەیمانی بەبێ ئەوەی نەخۆشخانەکە شەو بمێنێتەوە. چی کراوە بۆ دۆزینەوەی ونبووان؟ ئێمە وەک کۆمەڵی قوربانیان لەو کەیسە هەوڵێکی زۆرماندا و هەندێکیش لە هەوڵەکانمان بە ئاکام گەیشتن لە مەسلەی مریەم و لە مەسلەی ئاعزەم و بەرزان و دواتریش خەلیلا جهدی کۆمەڵەکەمان لەگەڵ هاوکارەکانمان لە ئیدارەی پارێزگا بەو شێوە بووە کە هەندێک بەرهەمی باش و هەندێک کێشەشی بۆ دروست بووە. ئەوەی کە دواتر ئێمە ئیشمان لەسەر کرد بە داتاکردن و بە دیکۆمنتکردنی ئەو تاوانە بە یاساییکردنی کەیسەکە بوو. 67 خێزان لە بەردەمی دادوەرە وتیان لێ وەرگیراوە. ئەم ببوورە 76 خێزان داوای 119 منداڵیان کردووە. ئەم 76 خێزانە وتیان وەرگیراوە پەروەندەیان بۆ کراوەتەوە. ئەی ئەوانی کە گەڕاونەتەوە ئەڵێن من مناڵی هەڵەبجەم چۆن ئەمە چارەسەرەکە؟ خۆی کێشەکەت لەم خاڵایە کە تۆ ئاماژەی پێەکەی کەسێک ئەگەڕێتەوە ئەڵێ من گومانەکەم مناڵی هەڵەبجەبم یا بەپێی ئەو بەڵگانەی کە پێیان وتوم لەوانەیە مناڵی هەڵەبجەبم یان دوای مردنی کە سوکارەکەم پێیان وتوی تۆ مناڵی هەڵەبجە و ئێمە وەرمانگرتوویتەوە. ئەبێ ئەو کەسە بێتە هەڵەبجە و سکاڵا بکات لەسەر ماڵێک بڵێ من کوڕی ئەو ماڵم یا کچی ئەو ماڵم منیان مراندووە و داوا ئەەکەم زیندوم بکەنەوە. ئەو کاتە دادگا ئەو دوو خێزانە بانگەکە ئەو کەسەی کە هاتووە و ئەو خێزانەی کە بەرامبەرێتی حالیانەکە بۆ سنتەرێک بۆ وەرگرتنی سامپڵ و بەراوردکردن کە ئەمە کارێکی زۆر ئەستەمە. کاتێک مناڵێک ڕووە کاتە هەڵەبجە ئەسڵەن ئەو مناڵە نازانێت تەمەنی چەند بووە نازانێت لەگەڵ چه خێزانێکە لێکەوە نزیکن و بانقێکی ژنیە لێرە ئەو زانیاریانێت یا کوو کرابێتەوە کە تۆ بێنی ئەو زانیاریانە لەگەڵ ئەم کەسێک کە گەڕاوەتەوە هاو بەراوردیان کەی و ئەم کەیسە بەڕاستی ئێستا لە حاڵەتی مردنایە و حاڵەتی وەستانایە. شانزەی سێ بەلای نەک تەنها دانیشتوانی هەڵەبجە ڕۆژێکی تراژیدی لەبیر نەکراوە بەڵکو لە سەرتاسەری جیهان
لەو ڕۆژەدا سەر لە نوێ بەبیستنەوەی چیرۆکەکان فرمێسک دەڕێژن. بەرکەوتوانیش بە پێویستی دەزانن بە زوویی چارەسەر بکرێن و کاری زیاتر بۆ دۆزینەوەی ونبۆکانی هەڵەبجە بکرێت.